سڵاو ئەم کاتتان باش من ئێستا لە ڕێگای هەولێر کەرکووکم بەنیازم بچمە ناوەڕاست و باشووری عێراق کۆمەڵێک بە دوواداچوون بکەم. خۆتان دەزان لە 2003ەوە تاوەکو ئێستا و جیلەی کە دروست و ئاشنایەتی نییە بە ژیان لە عێراق، نازانن لە عێراق چ ڕوو دەدا، یان زۆر جار لە ڕێی میدیاکانەوە پەیام دەنێردرێت کە چ دەگوزەرێت لە عێراق. حەز دەکەم ببم بە چاوی ئێوە بەرچاوڕوونیتان پێ بدەم، بزانین لەو ڕێگای کە ئێمە ئێستا دەچین بەرەو کەرکووک دواتر دەچینە بەغدا هەوڵ دەدەین چەند پارێزگایەکیش بەسەر بکەینەوە، بزانین ژیان لەوێت چۆنە لە ڕووی ئەمنی ئاسایش ئابووری بە چ شێوەیەکە. هاوکارانم ڕەوەس کامیار لەگەڵم دەبن بەو ئۆتۆمبیلە بەرەو بەغدا و کەرکووک و ناوچەکانی عێراق بەڕێ دەکەین لەگەڵمان. ئەوڕێ ئێستا دەبینین ئەوە خەرەباڵغێکی زۆری لەسەرە لەبەرەوەی ڕێیەکی استراتیژیە هەولێر بە بەغدا بە باشووری عێراق دەبەستێتەوە، کامیۆنێکی زۆر لۆریەکی زۆر هاتوچۆیەکی زۆری لەسرە بۆ جار بەجار قەڵەباڵغی دروست دەبێت تا دەگەینە سنووری هەرێمی کوردستان برێن سەیتەرەی شێراوە پێش پردێ. ڕێگاکە وەک دەبینین ئێستا ئەوە جۆساییدا ڕێگایەکی خۆش ماشەڵای لێبێ تا ئێستا بەبێ کێشە دەڕوت زەنگ چ ڕوو دەدا لە داهات. ئێرە وەک دەیبینن ئێرە دواخاڵی سنووری هەرێمی کوردستانە، ئێرە سەیتەرەی شێراوەیە، خەڵکێکی زۆر لە بەغدا و کەرکووکەوە دێتە نێو هەولێر. ئاڵای کوردستان ئەمە دواوێزگەیە دواخاڵە، لە دوای ئەوە دەسەڵاتی هەرێمی کوردستان نامێنێت، بەخوا لە هەر شوێنێک دەسەڵاتیش نامێنێت ئەمن وەکو خۆم بێتاقەت دەبم. با بزانین ڕێگاکە چۆنە و مامەڵەی قاڵەکانی پشکنینی عێراقی و ڕێگاکە بە شێوەکی گشتی چۆنە و چۆن. نزیکی کەرکووک بوومەتەوە، لە ڕێگا بینم هەندێک شوێن نۆژەن دەکرێتەوە دەستکاری کراوە. دەمەوێت بزانم ینی ڕەوشی کارە بە ئاو خزمەت گوزاریەکان لە دەوروبەری کەرکووک چۆنە دەچمام چێشخانەیە دیارە خاوەن چێشخانەکەش کووردە بابزانی وەزەیان چۆن. ئێوە لێرە کار دەکەن وانە؟ پێم ڕێ خزمەت گوزاریەکان چۆنە لە کارەباوە دەست پێ بکەین؟ وڵی کارەبامان خراپە، زۆر خراپە. چۆن خراپە؟ وڵی ئێمە شەشی بەیانی دێن بۆ ئیش کارەبامان نییە هەتا و کاتی ڕووینەوە. بەزدیکە؟ بەزدی. شەشی بەیانی هەتا شەش ئێوارە کارەبا نییە؟ کارەبای نیشتیمانی نابێت؟ هەیە سەعات یەک و نیو سەعات ئەوکەی کارەبا. سەعاتێک نیو سەعات. ئەوەی ئێستا هەیە چییە؟ مۆلیدەیە. مۆلیدەیە. یعنی کەوایە دەست لە کارەبا بشۆینەوە. کارەبای نیشتیمانی من خۆم ماڵم لە شۆراوە یەک مانگە وەتەنیمان نییە. نییە؟ نییە. یەک مانگ. یەک مانگ. یەک مانگە کارەبای نیشتیمانی نییە، وەتانی نییە. مشتەرێکاتان زیاتر چنە؟ خەڵکی هەولێرن دەرەوەنە؟ ناوەڵایمانین ئەم منتقەیە گەراج و فیتەر وشتی وای لێیە، یعنی ئەحتیمال لەسەر گەشتیار و لەسەر جادە و گەشتیار نییە. ئەی خزمەت گوزاری شەقامەکان چۆنەوە؟ شەقامەکان وڵایی ئەیکەن بە سستە باش ناڕاتەڕێەوە. چیان کردووە تا ئێستا؟ ئەم جادەیان پان کردوێتەوە، ئەوە ساڵێکە خەریکن تا ئێستا تاو نەبوو. یەک ساڵ خەریکە و جادە؟ یەک ساڵ؟ یەک ساڵ. خزمەت گوزاریەکان چۆنن؟ باشە خراپە؟ خزمەت گوزاریەکان ئەم منتقانە بەلەدی هەر ناکاتێنە. بەلەدە نییە؟ نییە، هیچ زبالە خۆمان فڕێدی. زبالە خۆتان فڕید؟ خۆمان فڕێ. چەند دوورە لە کەرکووک؟ کەرکووک 5 کیلۆمەتر 5 کیلۆ زیاتر نییە. پێم بڵێ ئەو بەنزینانە بۆ لەسەر شەقامن؟ بەنزیخانە هەیە؟ بەنزیخانە هەیە وەرەقەی نییە لەسەر جاداکرێت. ئەی ئێوە لە چێ دەکەن؟ ئێمەش لە خەڵک دەکڕینەوە. بە چەندە ئێستا لتری؟
نتری لای ما تقریبا 750 نارە ئەی لە بەنزخانە لە بەنزخانە حکومی 450 بە وەرەقە بە کۆت بە کۆت بەڵێ یعنی ئێستا بەبێ کۆت نادەن نانە بێ کۆت نییە بەس ئەوە لەسەر شەقام طبیعیە زۆرەوە دەبینن لێرە هەر وەک زمانی جاران شەروا بووە بەس بەنزین گازیش دەفرۆشێت گاز دەفرۆشین نەوت و گاز و هەمووی دەفرۆشێت بەڵێ ئەدی ئەو خەڵکەت چێ لەسەر ئەو گوفەکەی چیەوە لەسەر ئەو زم و فاشار نەفەری 5,000 لە ماڵی 5,000 5,000 ئارە وەڵام 50 زبڵە کاشمان ئەو زملە ئەو خەڵکەت چێ لەسەر ئەو زملە ئەو خەڵکەکە خۆ بزانە چی ئاشایەتیە باش چێ دەرێت دەرێنەوە کەرکوو کەرکووکن بەڵێ. کوردن عەرەبن تورکن کورد و عەرەب و کێ هەمووی تێدا هەمووی تێدا. لەسەر پاشماوە زم و قاشاک دەێت بەڵێ لە مێژەوە لێرە فڕێت ئارە وەڵام چەند ساڵەوە هەیە لە زۆر وایە ئەو هەموو زبڵ و خاشاکە لێرە لەبەر چیە ئەوەندەی کە والله لەبوونەی ئەوەتانە شارەوانی نییە لێراو شارەوانی نییە نییە خزمەت گوزاری نییە خزمەت گوزاری نییە نە ئاو نەکارەبا کارە باش نییە نییە نە ئاو نەکارە باش نییە نەوەڵە هەر لە کەرکووکیان لە هەندێک گەڕن لە هەموو کەرکک نییە بەجددی تۆ وا دەڵێ بەڵێ بەڵێ ینی ئەو کارەبان نییە نەوەڵە نە ئاوێ نەکارەبا هەیە خەڵکی ئەسلی کەرکووکی خەڵکی ئەسلی کەرککم بەڵێ باشە ئێستا بینیم تۆ لەسەر ئەو پاشماوانە خەریکی پەیداکردنی ڕستقێکی بە دوای بەڵێ. ڕسقی دەگەڕی بەڵێ لە مێژە و کارە دەکەی لە مێژۆ لە 16 ئۆکتۆبرم لە دوای 16 ئۆکتۆبر بەڵێ احتیماد لەسەر زبر و خاشاکە احتیمام لەسەر ئەم زوڵ و خاشاکەی بەڵێ داهاتت چیە برات وەڵا داهاتم هیچ نییە هیچ شتێکم نییە ئێستا لێرە چەند دەست دەکەی وەڵا 5,000 6,000 4,000 ئەو نەتە زیاتر نییە بەخ زۆرن وەکو تۆ کارە بکەن زۆرن ئەرە وەڵا زۆرن 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 بەڵێ ئەی ئێستا وەسی کەرکک لە دوای 16 ئۆکتۆبر ژیانی چۆنە باش نییە ناوەڵا باش نییە باش نییە ناوەڵا باش کەسابەتی نییە نەوەڵا کەسابەتی نییە ئیش و کار نییە نەوەڵا زۆرن ئەو خەڵکانە لەسەر ئەو زبر و خاش ئارە وەڵا زۆرن برام ژن پیا و ژن و پیا هەموو هەیە هەموویە ژن پیا و مناڵ هەموو شتی هەیە بەڵێ داواکاری چییە تۆ وەڵی داوا- دەکەت هەیە لە ژیان وەڵا هیچ ئومێدێکم نییە نیتت نەوەڵا هیچ ئومێدێکم باڵی نییە ساوات هەیە و چوار مناڵ خەز ئارە وەڵا چوار مەیە باشە دی حکومڕانی کەرکک ئەوانەی لێرەنە چ دەکەن خزمەت گوزارەکەی ئەمەت ئەمە سەر شارە عامە ئەمە سەر شارە عامە ئەمە حاڵێتی باشە بەس کورد وا چەساوەیان هەم بەس کورد بەس کورد بەس کورد بەس کورد بەس کورد بەڵێ لە دوای 16 ئۆکتۆبر مە حاڵمانە باشەوەی کەرککمان جێهێشت چوینە تازە خورمات و دواتریش داقۆ بەداخەوە وەکو دەبینن لێرکانە لەو ڕێگایە ناوە برین 20 کیلۆمەتر وڵا 20 کیلۆمەتر چێ برێم کیلۆمەترێکیش کەمتر هەر هەمووی بە بارگای حەشدی شیعبی هێزە جۆر بە جۆرەکانی عێراق بە سیمای شیعەکان دروشمی شیعەکان ئاڵای جۆر بە جۆری عێراقی لە تەواوی شەقامەکان دەبیندرێ لە شەقامەکاندا هەندێک شوێن نۆژەن کراوەتەوە بە بەراوی لەگەڵ ساڵانی ڕابردوو کە پێی داهاتوو بەڵام ئێستا وەکو دەبینن ئەم شەقامانە هەر سەردەمی ڕژەمی پێشووی عێراقە هەمان ئەو شەقامەیەکە لە سەردەمی ڕژەمی پێشووی عێراق دروست بووە هەندێک شوێن جەنجاڵی تێدایە هەندێک شوێن قەرەباڵغی هەندێک شوێنیش بە ئاسایی خەڵک تێدا هاتوچۆ دەکات. نزیکی دووسخورماتوو بوومەتەوە لەسەر شەقام کۆمەڵێک پەنسەرسی زۆر بە جۆرم بینی خۆشبەختانە لێرە وەستاعیمادم بینی وەستاعیمات کەسێک کە لێرە کەسابەتی دەکا ئیش و کارتان چۆنەوە باشە باشە الحەمدولillah خوانەی بڕێ وەزعەکە باش باشە کۆمەڵێک پەنسەرسی دەبینم لێرە هەمووی پەنسەرسی هەمووی کاسبە 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 بۆ ئەوەندە پەنسەرسی زۆرە تا زۆر دەتەقیت چێ مەوفق والله هي تعيدة تقيوة الشارع كما شارع مزبوط ليها بۆ ئەو شارع مەزبوط حتى المزبوط ليها لدست حكومتها مين مزبوط ليها بۆ مەزبوطی ناکەن ئەو شارعە ئیساڵی چەندە اما الشارع اشتاكانا هەشتاکان اشتاكانا ئەوە تازە دروست کراوە تازة نسكا ويرانا ئەوە هەر دەڕۆی حتى تلبيتيا ويرانا مقاولة جايكا فاشلة بۆ ايه نحظر حكومتها بخوي
داکۆڵی لێ بکە ئەوە چێ کارەباتان نییە؟ کارەبا نییە بۆ نییە؟ وەڵا کارەبامان سفرە لەبەر چ؟ وەڵی نییە چەند ساعتەیە کارەبا؟ لە 24 ساعەتە ئەگەر بیدەن 6 ساعت 5 ساعت 6 ساعتەوەیە ئەی چ شتێکەیە لێرە بۆ والله هیچ نییە والله من وازعەکان زۆر خراوە لێرە بۆ خراپە بۆ خراپ ئەوە بانزیخانەکە نەوتخانەیە ئەبێ لە دوای بڕۆی هیلاکەبی یعنیەوە نییە بڵێ وەڵا وەکو ئینسانە ژێ سیارە زۆر عاتڵ دەبی؟ ئارە والله گاز نییە کارەبا ڕۆژانە نییە حادسە بێ. گاز نییە؟ لا والله ڕۆژانە گاز دەست ناکەن. ڕۆژانە حادسە بێ لە شارعات لەبەرە شارعەکە تەواو نییە نییە نا شارعەکە مەزبوط نییە تۆ باسی گاز کرد گوتت گاز نییە؟ والله گاز نییە چۆن گاز نییە؟ والله بڕۆ سیر محەتەکە ئەوانە قەڵە باڵغە لە محەتە لەبەر چ؟ هۆکار نییە سەبەب. حکومەت نایدە نایدا آره والله. ئەوە بۆی لات نییە. وەسایمە والله برای نییە. حکومە دەدی ئیدارە ئەوە مدیر شارەوانی دروست کردێتی ئەوە بینیتە باشە. خەت پێڵێن هین جەزرە وەسەتێکە لمی داناوە لە جادی ئەو تەرتیبە جوانی بەسەی لمەکەکە هەر ئەو لەمە کاریسا شەوان دروستەکە بۆ سایق باشە خاوەنی ئێرە چێ؟ چه خاوەنی خاوەنی ئێرەیە؟ بەغای مرکزیە بەڵام خزمەت گوزاری نییە خزمەت گوزاری نییە وەکو پێویست نییە من ئێستا لە خاڵسم لە یەکێک لە سوپەرمارکێتەکان حەزم کرد تەماشای بابەتەکانی ئەوان بکەم بزانم ئی چ وڵاتێکە دیارە زۆربەی وڵاتەکان بەرهەمەکانی تورکیا ئی کۆماری ئیسلامی ئێران ئی ئەو دوو وڵاتە هەیە زۆر بەدەگمەن بەرهەمەکی ناوخۆی عراقی دەبینین بەڵام کە پرسیارم لە هێلکە کرد چونکە هێلکەیەکی زۆر لە هەرێمی کوردستانەوە دێتە بەغدا و خاڵس و ئەو ناوچانە گوتی ئەمە هێلکەی خۆمانەیە ینی لە ناوچەی خۆیان یەکێک لە کۆمپانیەکان هێلکە بەرهەمدێنێ باسی لەوە کرد تەبەقەی هێلکە لێرە بە 6500 دیناری عێراقیە گوتی دوو کێشەمان هەیە دوو کێشەی هەرە گەورە ئێستا خاڵس پێیدا دەناڵێنی قلت أن أزمتين مو؟ أي أزمتين يا هو أول شيء كهرباء وأزمة الغاز هذا أكبر أزمتين موجودة هنا بالخالص الغاز والكهرباء ليش ماكو غاز وايد؟ ما أعرف سبب يعني الإنتاج قليل ما أعرف يعني ما تعرف أي والله باشا دلك قورترين قرفتي إيما غاز وايلة دلينا زي ما صار لك كثير مشكلة أي صار لنا مشكلة كثير دەڵێ مشکلەکە ماوەیەکی درێژە و گەورەش بۆ گازمان دەست ناکەێت تەنانەت پێشتر گفتوگۆم لەگەڵ کە گوتی بۆ گازوایت بۆ مۆلیدەی شخصی خۆمان ئێستا کە کارەبای نیشتیمانی نییە بڵێن وەتەنی ئەوان دەڵێن وەتەنی لە سەعاتدەی بەیانیەوە کارەبایان بڕاوە مۆلیدە کار دەکات تاوەکو ئێستا کەمێک دەبێت گەیشتینە دەواازەی بەغدا وەک دەبینن جەنجاڵی دەستی پێکرد لەگەڵ گەیشتنمان بە بەغدا توانم بڵێم دەخولێک دەبێت بەردەوام لە نێو ئەو قەرەباڵغیە داین ئەوەش توکتوک بە دەرکەوت لە نێو بەغدا ژمارەیەکی زۆر لە ئۆتۆمبیل لەسەر شەقامەکان تۆز و خۆرێکی زۆر شەقامەکان وەک دەبینن عینن لە چۆن لە بە درێژایی ڕێگا چاڵی زۆری لێبوو کێشەی زۆری لێبوو لە هەندێک شوێنیش نۆژەنکردنەوەی تێدا بوو بەڵام لێرەوە دەواازەی بەغدایە بۆی خراپی ڕێگاکە و لۆدێکی زۆر لەسەر بەغدا قەرەباڵغێکی زۆرە بێتاقەت بووینە چێژ لە ڕێگاکە نابینی هەر کەسێک بێەوە بێتە بەغدا هەز بە بێتاقەتی دەکا 20 خولەکی تر بگەینە شوێنی مەبەستمان ئێمەش پشووەک بدەین دواتر بۆ بەیانەکەی دەست بەکاری خۆمان بکەین. لە ناوەڕاستی ئەو شەقامە دەبینن لێرە ئەوەی دەیبینن بەنزین دەفرۆشن لە ناوەڕاستی شەقامی بەغدا بەڕێزە لێرە کۆمەڵێک دەبەی داناوە هەدە بەنزین و
اي بنزين شقد هذا سعره شقد؟ على 2000 2000 محسن له عادي؟ لا عادي عادي. منو يشتري هاي دراجات بس تيك توك؟ اي دراجات توك توك باشا وهذا اللي بدو 1000 ديناريا تنياو توك توكاناي كليرتوانا بكاردين تماشا بكزور بمخالفي دروا ليرة بوليسي هاتو تشو دتوانا بلهم وكو وجودي هي بلان بريارة كان بريار نينا بس سيري واقع كذا كان يعني اوي كرودة دار يك وادر ويك وادي بنزين لسر شقا مولدة اوي كزور زور هبه زيدبوني دروش مكاني آينية ويني شيعة كان آلا كان يعني لسر شقام زور بأشكرا ليرة برز بۆ ژمارەیان یەکجار زۆر ئەو فەوزای ئێستا دەبینن ناوەڕاستی بەختایە. تۆ خەڵکی بەغدای لێرە لەدایک بووی؟ چۆن ژیان دەبینی ئێستا لە بەغدا چۆن دەبینی بە بەراو لەگەڵ پێش و لەگەڵ چەند ساڵێک پێش؟ وەڵی بەغا خۆشە ژیانی تایە ئیشی تایە بەڵام ئەوەسا نایڵن کەس ئیش بکات چونکە بازارەکە فرە قرس بۆ لەسەر خەڵکە بۆ چۆن؟ بۆ چۆن ئەم دۆلارە زانە چی کردووە بە خەڵک شتێ ئەتکری بە 10,000 ئایسە بە 20,000 بە 18,000 گران بووە؟ هەموو شتێک گران ئەی چاودێری بازار نییە بۆ نمونە لەسەر نرخەکە ئەوە سایبینی بازار هەر نەماوە لە کاتی دۆلارەکە چوەسە سەرەوە تا ئایسە نەماوە باشە بەس تەماشای ئەو بینایانە دەکەم هەر دەڵێی ساڵەکانی هەشتا هەفتایشی ئەمە ساڵی 1930 سی دروست کراوە سی ئەمەیان 1910 لەو شەقامە هەر لەم شەقامەیە ئەمە شەقامی شارێکی هنا جادێکی فاحە شارێکی فاحە باشە بۆ ئەو شەمکردنەوە هەموو شتێکە کوردی تایە عەرەبی تایە مەسیحی تایە هەموو دیانەتەکەنی تایە تێیدا بەڵام بۆ بژانەوەی تێدانی ئەعماری تێدانی ئەعماری چی بکە ئەمانە لە بێ کە ئەعماری بکە ئەڵێ بۆ دەوڵەت دەڵێ نابی بیرەخۆنی بۆچی نایڕخێنی وەڵای ئەمە چتی کۆنە ئەمانە هینین یەهودە ئەمە هین یەهودە باشە بەلەدیە خزمەت گوزاری وەک پێویستێ بەلەدیە جاران نەبوو بەلەدیە هەر ئەهاتن شەوانەتیە سیارەکەتیە هەر خەڵکەکە خۆی پاکتە بچێت ئێستا خەڵکی فەقیر زۆر ویان کەم بووە وەڵی زۆر بووە ئەرێ وەڵا زۆر یعنی ئێستا بۆ پێی کە تۆ مەتامت هەیە خەڵکێک دێ دەرێ برسیمە بمدێ نەفێ وەڵی زۆر تێم بەلام و خەڵک گشتێ زانێ من بەڵام هینم کردێتەوە نێزی خۆمم کردێتەوە بۆ هەرچی فەقیر زۆر بووە ئەرێ وەڵا لە بەغدا فەقیر زۆر بووە بەغا زۆر بوو ئێرە بازاری کارەبایە تەمەشا دەکەن کێبلێکی یەکجار زۆر هەیە ئەوەندەی کە سەرنجی منی ڕاکێشە حەزم کرد بزانم جموجۆڵی بازرگانی لە نێوان هەولێر و بەغدا بە چ شێوەیەکان بەڕێسە یەکێکە لە بازرگانەکان لەم شوێنەدا کار دەکا عندكم علاقات تجارية ما بين پەیوەندێکی باشتان هەیە لەگەڵ هەولێر و بەغدا چ دەبن لە هەولێر کێبڵ و بۆرد و وایر و ئەوانە هەموو دەهێنین بەڵێ باشە لێرە شتگرانیان لەوێ کەمێک لەوێ هەرزانترە ئەوان لە سنووری ئێران و تورکیا نزیکن لەوێ مەواد دەهێنین و ئێمەش لەوان دەکڕینەوە ئەگەر کاڵاکە بە فەرمی هاوار دەکرا بێت هیچ کێشەیەک نابێت باشە ینی هەندێک جار ئێوە دەچناو بەڵێ باشە لە سەیتەرەکان کێشە هەیە نەخێر هیچ کێشەیەک نییە باشە پارەیەکی زۆر نییە ئێستا لە بازاڕەکەمان دۆلار زۆر کاریگەری هەبووە ئێستا کارتان چۆنە؟ وەڵا هەموو کارەکانمان ڕاگرتووە دۆلار زۆر کاریگەری هەبووە لەسەر بازاڕەکانمان هەموو کارەکانمان ڕاگرتووە کرێکار و بار هەڵگر و هەموو کارەکان لە کار وەستاون نرخەکان لە هەولێر هەرزانترە بەڵێ تەقریبان کەمێ نرخەکان هەرزانترە ئەوان کاڵا لە ئێمە دەکڕن ئێمەش لەوان دەکڕین
ئەوانە ئێستا لە شەقامی کیفاحم لە یەکێک لە چایخانەکانی کیفاح ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە هاتمە ئەو چایخانەیە دیمەنێکی زۆری کۆنی بەغدا دەبینم وەک بڵێ ئێستا خەڵکی بەغدا دانیشتوانی بەغدا شانازی بە وێنە کۆنەکانیان بکەن زیاتر بیر لە ڕابردوو دەکەنەوە لێرە کۆمەڵێک خەڵکی بەغدا لێرە دانیشتوە خۆشبەختانە ئەمە بەڕێزێکە کووردە و ئەمەش هەر کوردی فەیلیە 40 ساڵ بەر لە ئێستا عێراقی جێشتۆ ئێستا گەڕاوەتەوە باسی ژیانی عێراقمان دەکرد بەڵام لەم بەڕێزەوە دەست پێ دەکەم پێم برێستە دۆخی بەغدا چۆنە لە چ زۆر مرتاحن لە چ زۆر نیگەرانن لێرە دۆخی بەغدا بەعام نیگەرانن لە هەموو شتەکانی بەغدا چونکە ئەگەر بینە سەر بواری ئاوی خواردنەوەیان تەواو نییە چونکە هەموو ماڵێکی بەغدا ئەبێ ئاو بکڕێ بۆ خواردنەوە دەبێ ئاو بکڕێ بۆ خواردنەوە بۆ خواردنەوە ئاوی پاک نییە بەڵێ نییە بەجددی وا دەڵێت ئەوە ڕاستی لە بەغدا ئاوی پاک بۆ خواردنەوە نییە چۆن شتی وا نییە خۆتەوە بەڕاستی دەکەیەکە وای هەردەمێکە چونکە ئەو ساڵانەی زێرە مەجالیەکانی تازە نییە وی سەردەمی هەفتاکانە وی ئەم مەمدقەی سەردەمی نەک هەفتاکان هینی شەستەکانە نۆژانکردنەوە نۆژانکردنەوە سفرە یعنی ئێستا مەگەر ئەو چای دەخۆن دەبێت ئاوی پاک بێ کابرا ئەبێ کابرا ئاوی کڕی بێن خراپە ئاوی دیجلێ ئاوی دیجلێش پاک نییە ئەو ئاوە لەکوێ خۆ لێرە پشت نابەستن بەبیری هەڵکەندن ئاوی دیجلەیە کارەساتێکی گەورە نییە ئەنج کارەساتەکەش لەوایە دیسانەوە ئاوی قورسی بەغاکەوێتەوە سەر دیجلە تەسوێ ناکرێت ینی ئاوڕێژی ئاوی قورسی کە پێوت ئاوی قورسیکەوێتەوە ناو هەر ئاوەش جاری کە بە ترومپادرێتەوە بە ماڵان بۆ خۆشتن بەس کێشەمان لە ئاوە لە بەغدا کێشەکان زۆرترن لە ئاوە کێشەکان کارەبایە کێشەکان کەمە کارەبا هەر زۆر کەمە ئەگەر لە کابرایەکی خاوەن مەسلحەت برسی سێ مۆلی دەیدانەوە لە بەردەمی دوکانەکەیە سێ مۆلی دەیدانەوە بۆچی سێ مۆلی دەیدانەوە بۆ ئیسراحەت بکەن تەناوب بکەن کارەبای چەندن کارەبای نیشتیمانی بە ڕۆژە ڕۆژی وهەیە کەمترین کات ڕەنگە بچێتە 6 ساعت ڕەنگە جاری وهەیە 4 ساعت جاری وهەیە ئەکەوێتەوە سەر بەغدا پایتەختە 4 ساعت تا 6 ساعت بەغدا جاران پایتەخت بوو ئێستا پایتەخت نییە ئێستا کابرا تەنها کۆمەڵی خەڵک لەم شارایەکی گرتووەم شارە بەڕێوە ئەبا وەکو میلەتەکەی ئەناوەکو دەوڵەت ئاگاداری لەم شارە نەماوە من حەز دەکەم لەگەر ئەم بەڕێزە قسە بکەم ئەو دەڵێ دوای 40 ساڵ گەڕاومەتەوە بەغدا پێشتر لە بەغدا ژیانی کردووە مەرحەبا سڵاو بەڕێزەکەم تۆ دوای 40 ساڵ گەڕایەوە بەغدا ڕاستە چۆن بەغدا دەبینی ئێستا ئەو خەڵکەی لە بەغدا دەبینی لە سەدا هەفتای خەڵکی بەغدانیە لە سەدا هەفتای خەڵکی بەغدان نییە ئەگەر زێدەڕۆیم نەکردبێت هەمویان تەواویان لەچێ هاتوون ئەوان لە پارێزگاکانی دیکە هاتوون ینی خراپترین شت کە بینی بیت بەڵێ ئەو باڵەخانانە هەمان ئەو باڵەخانانن کە لە تەمەنی منداڵین بینیومە هەمان شەقام و هەمان کۆڵانە هەمووی کۆن بووە ئەو جوانی پێشووی نەماوە ئەو وایرانەی دەبینی ژێرخانی نەماوە ئەگەر یەک کاژمێر باران ببارێت بەغدا بە تەواوی ژێر ئاو دەکەوێت لە ڕۆژگارێکدا ئەگەر ئەم بەغدایە بوو بێتە نمونەی شارستانیەتی وڵاتانی کەنداو بەڵام ئێستا ئامارەکانی لە بەردەستم ئەو واقعی کە ئێستا ئێمە پێیدا دەژین ئاماژە بەوە دەکات لە کۆی 180 وڵات کە بە گەندەڵترین وڵاتانی جیان هەژمار دەکرێن عێراق لە ئاستی 157مین وڵاتە 50,000 سەرباز پۆلیسی بندیوار لە نێو عێراق موچیان وەرگرتووە ئەمە قسەی حەیدەر عەبادیە هەروەها قسەی عادل عەبدولمەهدی لە 2003 تا 2015 850 ملیار دۆلاری پارەی ئەم خەڵکە بەفیڕۆ دراوە سەرۆک کۆماری پێشووی عێراق دەڵێ 150 ملیار دۆلاری پارەی ئەو وڵاتە بە شێوەی نایاسایی براوەتەوە دەرەوە پارەکە سپی کراوەتەوە واتە داهاتووی عێراق لە ڕۆژگارێکدا وەکو باسمان لێوە کرد بوو بێتە نمونەیەکی شارستانی بەڵام ئێستا لە دوای شەمەندەفەر لە جیاتی شەمەندەفەر ئاژەڵەکان هاتوچۆ و
کرێوباری ئەو شارە ڕێک دێخن هەموو ئەمانە ئاماژەیەکن کە داهاتووی عێراق وەک پێویست نییە ئەوەی ماوەتەوە ئەو نەوتەیە کە لە ژێر ئەو زەویەوە دەفرۆشێت لەسەر موچەخۆراندا بەش دەکرێت بە پێچەوانەوە ئەگەر ئەو نەوتە نەبینێ بێگومان داهاتوێکی ڕەش چاوەڕوانی عێراق دەکات کە لە کۆتادا هەموو زیانێکی بۆ تەواوی عێراقیەکان هەیە تا بابەتێکی دیکە و باسێکی دیکە کامەران بن.